پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکە باسی حەوت جۆر کەسمان بۆ ئەکا کە ئەو حەوت جۆر کەسە لە ژێر سێبەری خوان لە ڕۆژێکە کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر. حەوت جۆر کەسن خۆشەویستەکانم هەموو ئەمانە پەیوەندیان بە دڵەوە هەیە. تەماشاکەن ئەفەرمێ یەکەمیان پاشایەکی دادپەروەر لەخوا ئەترسێ لە ناو دڵەوە لەخوا ئەترسێ بۆیە زوڵم ناکە گەندەڵی ناکە دادپەروەرە عەدالەت جێبەجێ ئەکا لە ناو خەڵکە فەرقی بەینی مناڵەکەی خۆی و خەڵکی تر ناکە. کاتی ئەبینێ خەڵک نیەتی و برسێتی و حاڵیان خراپە و ماڵ و مناڵی خەڵک نەخۆشەکەون و سەرمایان ئەبێ و چیان ئەبێ چەند بەزەی بە خەڵکا دێتەوە سۆزی ئەجوولێ دادپەروەرە ئەمە یەکەم کەسە لە ژێر سێبەری خوا لە ڕۆژی قیامەتە کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر. دووهەم گەنجێکە لە تاعەتی خوای پەروەردگارە پێگەیشتووە یعنی ئەم گەنجە هەر لە مناڵیەوە لەخوا ئەترسێ هەر لە گەنجێتیەوە لەخوا ئەترسێ خۆشەویستی خوا محەبەتی خوا لە ناو دڵیات چەسپاوە بۆیە گەنجێتیەکەی بەخواپەرستی ئەباتە سەر. سێهەم رجل قلبه معلق بالمساجد کەسێکە دڵی بەسراوەتە مزگەوتەوە دڵی بەسراوەتە مزگەوتەوە کەئەنەه ئەم کەسە دڵی هەر لە ناو مزگەوتە حەزەکە زوو جمعەیەکی تر بێت تا بێتەوە بۆ مزگەوت و گوێی لە نەسیحەت و ئامۆژگاری بێت حەزەکە زوو نوێژێکی تر بێت تا بێتەوە بۆ مزگەوت یعنی ئەوەنە دڵی بەسراوە ئەمانە لە ژێر سێبەری خوان لە ڕۆژێکا کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر وە خۆریش ئێستا 93 ملیۆن میل دوورە ئەو ڕۆژە 1 میل دوورە 1 میل 93 ملیۆن میل لە هاوینانە ئێمە بەدەستی گەرمای هاوینەوە خەریکە ئەسووتین ئەگە لەبەر ئەو خۆرابۆستی ئەسووتەی دەی 1 میل دوورە والله حتا لەوەش خلافەیە ئایا میلی چاوە کە چاوی پێ ئەڕەژی یا میلی 1000 و ئەوەنە متریە خوا پەنامەمدا. دوو کەس لەبەر خاتری خوا یەکیان خۆشەوێ یعنی لە ناو دڵەوە ئاسەیکەن هەر دڵە مەسئلەکە یەکیان خۆشەوێ لەبەر خاتری خوا ئەگەنە یەکتری لەبەر خاتری خوا لە یەک جابنەوە یعنی کاتێک ئەگەن بە یەکتری هەر لەبەر خوا ئەگەن بە یەکتری با تۆزێ بە یەکەوە بین با دوو قسەی خێر بۆ یەکتری بکەین کاتێکیش خوا حافیزیەکەن لەبەر ئەو خوا حافیزیەکەن لە یەکتری چونکە بڕێ هاوڕێتی هەیە زەرەر لە شتی تر ئەدا ئەبێ لە یەک جا ببیتەوە. مثلا خێزانتان هەیە ئەگەر تو حەل لەگەڵ یەکابی حەقی خێزانەکەت ئەفەوتێ مثلا حەقی خەڵکی تر نافەوتێنن لەبەر خاتری خوا ئەگەنە یەکتری لەبەر خاتری خوش بۆ طاعەتی خوا لە یەک جا ئەبنەوە. رجل طلبته امرأة ذات منصب وجمال فقال إني أخاف الله رب العالمين. ئافرەتێکی جوان خاوەن پلەپایە یعنی جوانە سەرنجت ڕاکێش پلەپایە هەیە ترست نییە گوناحشی لەگەڵا بکەیت چونکە ئەو دەسڵاتی هەیە داوای گوناحت خۆی داوات لێەکە تۆ لەبەر خاتری خوا ئەڵێ من لەخوا ئەترسم ترسی ناو دڵ دڵ مەسئلەکان دڵە ئەڵێ من لەخوا ئەترسم نایکەم ئەو کەسەش لە ژێر سێبەری خوایە. رجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه كسيك خيرك خير أما خير كردنا خيرك كاب الشيوية كإيدا بفقير وهجار دستي راسي كأي بخشية دستي تشبي بينازاني يعني أما نبى سري أيدا أو نبى نهني أو نخوشيان أو نقصان كم أندام يان كسيكي فقير وهجارة ناشكينيتوا بشيويك أيدات الدسي منتي تيانية بوريانايكا أوش لجير سبري خوايا لروجك كسيبرني لسيبري خوا زياتر آخر كشيان جوبقرن وذكر الله خاليا تنها يادي خواي كابقريانو تنها يادي خوا تنها باسي خوا أكريا أم قريان يقري لترسي خوا يان لخوشويسي وشيدابون بولي قاي خواي پروردگار ئیتر لەبەر شتترنا ئیسا تۆ ئێمە جاری وایە وتارێکە دە من باسی باوکەکەم یان باسی دایکەکەم تو دایکت مردووە یان باوکت مردووە یەکسەر گریان ئەتگرێ و فرمێسک بە چاوتە دێتە خوارەوە ئەمە ئەوە نییە ئەو گریانەیە کە لە بەس خوا ذەکەر الله خاليا بەس ذکری خوا ئەتگرێنێ